ڕۆژتان باش سپێدە باش بینەران و بیسەرانی کوردستان 24 و پرۆگرامە هەمەڕەنگ و جوانەکەی پرۆگرامی ڕۆژ باش لە هەر شوێنێکی ئەم جیهانن کە بینەر و بیسەری پرۆگرامی ڕۆژ باشن ڕۆژەکەتان لەگەڵ ئێمە دەست پێ بکەن سەرەتا ڕۆژی هەفتە لەگەڵ ئێمە دەست پێ بکەن چونکە ئێمە بربژێرێکمان کردووە خودت گوڵبژێرێکمان کردووە لە هەموو بابەتە جوان و سەرنجڕاکێشەکان هەر لە هەواڵە ناوخۆی و جیهانیەکان تا دەگاتە بابەتە هوەری و کلتوری و زانستیەکان تا ئێوەی ئازیزمان بێبەش نەبن لەو بابەتە جوانانە لەو بابەتە هەمەڕەنگ و سەرنجڕاکێشانە بێگومان پرۆگرامی ڕۆژ باش وە کەمیشە گرنگی داوە بە هەر چالاکیەکی کللتوری بێ خۆت فەرهەنگی بێ یاخود فستیڤالەکان بێ لە هەر شار و شارۆچکەیەکی کوردستان بەڕێوە بچێت قسەی لەسەر کردووە و ئێوەمان بێبەش نەکردووە لەو فستیڤالانە جا بە شێوەی ئۆنلاین بەڕێوە چوو بێ یاخۆت فستیڤالەکان وەکو خۆی وەکو ساڵانی پێش و بەڕێوە چوو بێ ئەم ڕۆژ باس لە تەوەرێکی یاخود تەوەری پرۆگرامەکەمانەوەیە کە باز لە فستیڤالی کورتەفیلمەکەین لە شاری خۆشەویستی کەرکووک بزانین ئەو فستیڤالە چۆن بەڕێوەچێ ئەمە تەوەری سەرەکی پرۆگرامەکەمانە بێ جیالەوانش چەندین بەرگە و بەباتی دیکەمان هەیە و وەک هەمیشەش سەرەتا بە کورتەیەک لە هەواڵە ناوخۆیی و ناوچی و جیهانیەکان دەست پێ دەکەم و دواتریش ناوەڕۆکەکە بەردەوامی پێ دەدەین. فەرماندەی هێزی پاراستنی ئێزید خان ڕای دەگەێنێت عێراق فشار لە پاکەکە ناکات لە شنگال بکشێتەوە. حەیدەر شەشۆ فەرماندەی هێزی پاراستنی ئێزید خان بە کوردستان 24 ڕاگەیاند حکوومەتی عێراق هیچ فشارێک لە پاکەکە ناکات بۆ ئەوەی لە شنگال بکشێتەوە. فەرماندەی هێزی پاراستنی ئێزید خان ئاماژەی بەوەش کرد پاکەکە بەبێ ڕەزامەندی حکوومەتی عێراق لە شنگالە و پێویستە ڕێککەوتنی شنگالیش جێبەجێ بکرێت. بەهۆی بارانبارین لە ژمارەیەک پارێزگای عێراق کرایە پشوو. زوهێر عەلی شەعلان پارێزگاری دیوانیە بڕیاریدا بەهۆی بارینی باران با ڕێژەیەکی زۆر و کۆبوونەوەی لە ناو شەقام و ڕێگاکاندا ئەمڕۆ لە ناوەندەکانی خوێندن بکرێتە پشوو. بەپێی بڕیارەکە پشووەکە تەنیا قوتابخانە و ناوەندەکانی خوێندن دەگرێتەوە و داوامی فەرمانگەکانی پارێزگای دیوانیە ئاسایی دەبێت. هاوکات بەهۆی بارانبارین لە پارێزگەکانی موسەننا واست و بابل کرایە پشوو هەروەها تیمەکانی بەرگری شارستانی نەجەفیش خرانە حاڵەتی ئامادەباشیەوە. داوای 8 ساڵی دیکەی زیندانی بۆ سەلاحەدین دەمیرتاش دەکرێت. هاوسەرۆکی پێشووی هەدەپە سەلاحەدین دەمیرتاش بە تۆمەتی هەڕەشە لە داواکاری گشتی بە ڕێگەی ڤیدیۆ کۆنفرانس بەشداری لە دانیشتنی دادگا کرد. دەمیرتاش ڕای دەگەیاند دەستگیرکردنی بڕیارێکی سیاسیە و تۆمەتەکانیشی ڕەت کردەوە کە بەهۆی کردنەوەی ئەم دۆسیەشەوە بۆ سەلاحەدین دەمیرتاش داوای زیندانیکردنی بۆ 8 ساڵی دیکە دەکرێت. پێشتریش دادگای یەکێتی ئەوروپا و مافەکانی مرۆڤ داوای ئازادکردنی دەمیرتاشی لە تورکیا کردو و پارێزەرەکەشی ڕایگەیان بەم زوانە دەمیرتاش ئازاد دەکرێت. تورکیا سێ بنکەی دیکەی سەربازی لە دەوروبەری عین عیسا و ڕۆژئاوای کوردستان دروست دەکات. ڕەوانگەی سووری بۆ مافەکانی مرۆڤ ڕایگەیاند سوپای تورکیا سێ بنکەی دیکەی سەربازی لە دەوروبەری عین عیسا و ڕۆژئاوای کوردستان دروست دەکات بە گوێرەی ڕەوانگەی سووری بۆ مافەکانی مرۆڤ. ژمارەی بنکە سەربازیەکانی تورکیا لە عین عیسا گەیشتە 10 بنکەی سەربازی و 5 لەو بنکە سەربەزیانەش لە نزیک ڕێگەی نێودەوڵەتی ئەمفۆرن. ئەمریکا جەخت دەکاتەوە کە دۆسەی ئێران کایی لە پێشینیانە. جین ساکی گوتەبێژی کۆشکی سپی لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند ئیدارەی جۆ بایدن لەگەڵ هاوپەیمانەکانی لە قۆناغی ڕاوێژدایە سەبارەت با ڕێکەوتنێکی نوێ لەگەڵ ئێران. ئاماژەی بەوەش کرد دۆسەی ئێران کاری لە پێشینەی ئیدارەی نوێی ئەمریکایە. ئەمریکا داوا دەکات پرسی پرۆگرامی موشەکی ئێران بخرێنە ناو ڕێکەوتنی نوێی ناوەکی و فەڕەنساش پێشوازی لەو هەڵوێستەی ئەمریکا دەکات. بەڵام ئێران هەر جۆرە گۆڕانکاریەک زیادکردنی هەر بڕگەیەک بۆ ڕێکەوتنەکە ڕەت دەکاتەوە. پرسێک لە هەواڵەکانم پێشکەشکردن. با یەکسەر دەستپێکی ڕۆژەکەمان بە وەرزشکردن بێت
بەیەکەوە ئەچینە بڕگەی وەرزشی لە پرۆگرامی ڕۆژباش و لەگەڵ ژاکاڵ خۆشناو کە ڕاهێنەری وەرزشی و زانیاری بە سوودمان پێدەدات و ڕێنمایی و ڕاهێنانەکانی هەمیشە بۆ سەر و بینەرەکانی کوردستان 24 بۆ و بابەیەکەوە وەرزشی لەگەڵ بکەین. ڕۆژ باش هیوادارم هەموو ساغ و سەلامەت بن. پرۆگرامی ئەمڕۆ هەندێک جیاوازترە لە پرۆگرامەکانی پێشوو. ئێستا دەست پێکەین. ئەم ئامێرە کە سوودی هەیە بۆ باڵ و بۆشان هیچ هەموو کەس نەیەتی لە ماڵەوە. لە باتی ئەم ئامێرە ئەتوانن 2 دەبەی بەکاربێنن کە لە ماڵەوە توانن ئیستیفادە لێ بکەن. سێ جاران 12 ئەیبن بۆ سەرەوە دەستکانتان وێن بۆ خوارەوە. نەفاسێکی قۆڵی کێشیت سکت دەبێ بۆ ژوورەوە وێیت بۆ خوارەوە. لە باتی ئەمە ئەتوانین 2 دەبەی هەڵگریت 2 دانە دەبە ئەیبێ بۆ سەرەوە و خوارەوە. ئاگادار بن کە سکتان بن بۆ ژوورەوە نەفاسێکی قۆڵ بکێشن و ئەتوانن بە وەستانیش ئەکرێت. سێ جاران 12 ئەمە دووبارەیەکیت. ڕاهێنانی دووەم بە 2 دەبە بۆ پشت دەبەکان ئێن بۆ چۆکتان ئێبن بۆ دواوە و بێن بۆ خوارەوە. پشتان ڕاست بێ سکتان بان بۆ ژوورەوە و دەستەکانتان بۆ دواوە. سێ جاران 12 ئەم ڕاهێنانە دووبارەیەکەنەوە. ئەمە سوودی هەیە بۆ پشت. ڕاهێنانی سێوەم کە سوودی هەیە بۆ پشت بۆ ڕان دەبەکان یەخێ بۆ ڕانەکانت و هێواش هێواشێ بۆ خوارەوە. سکت دەبێ بۆ ژوورەوە پشت ڕاست بێ دەستەکانت ڕاست بن و هێواش هێواش بۆ سەرەوە. 4 جاران 12 ئەم ڕاهێنانە دووبارەکەیوە. ڕاهێنانی چوارەم کە سوودی هەیە بۆ دەست 4 جاران 12 دەبەکەی بۆ سەرەوە و خوارەوە. لە ناوەندێ ئەوەستیت وێیت بۆ خوارەوە. 4 جاران 12 دووبارەیەکەنەوە. ڕاهێنانی ئەمڕۆ کۆتایی پێهات. هیوادارم سوودتان لێ وەرگر بێت و فکر ئەوەی بکەن کە دەبەکان ئەبێ پڕ لە ئاو بێت. زۆر دۆسپاس کە لەگەڵمان بوون. بە هیوای سوود بینین لە ئەو ڕاهێنان و ڕێنمایانەی کە لە بەرگەی وەرزشیدا بینەر و بیسەری بوون. ئەستش ئەچینە سەر تەوەری پرۆگرامەکەی ئەمڕۆمان کە ئەمڕۆ فستیڤالی کورتە فیلم دوای چەند جارێکیش لە دواخستنی لە کەرکووک بەڕێوەچێت و بۆ 2 ڕۆژیش بەردەوامە بێت ئەو فستیڤالە بۆ کە تایبەتە بە کورتە فیلم. ئەمە میوانداری سەردار زەنگەنەمان کردووە کە سەرپەرشتیاری فستیڤالی کورتە فیلمە لە کەرکووکەوە لەگەڵمان دەبێت. بەیانی باش ڕۆژت باش کاک سەردار پێمان بڵێ یەکەم جار چونکە ئاماژم بۆ کرد کە ئەوە بۆ ماوەی بڵین بۆ 2 جار دواکەوت هۆکاری چی بۆ فستیڤاڵە 2 جار دواکەوتووە و ئەمڕۆ دەستان پێکرد. بەیانی بەڕێستان باش پێشێکی من سەرۆکی فستیڤاڵی سینەمای نێودوڵەتی کەرکووک نەک سەرپەرشتیار لەنم خولێ سەرپەرشتیارمانیە تێنا سەرۆکی فستیڤاڵەکەیە
سەبارەت بە پرسیارت بەهۆی دواخستن بەڵێ فستیڤالەکەمانی ئێمە دوو جار دواخرا هەردوو جارەکە ئێمە هۆکار نەبووین. جاری یەکەم بەهۆی بڕارەی پارێزگاری کەرکووک پاڵپشت بە بڕیارێکی ئەنجومەنی وەزیرانی عێراق کە بۆ ماوەی 2 هەفتە سەرجەم چالاکیەکان لە کەرکووک دوا بخرێت، هۆڵەکان دابخرێت، هیچ چالێکیەک نەکرێت. ئێمە ناچار بووین ئەو فستیڤاڵەمان بۆ هەفتەیەک دواخست. دواتر لە کەرکووک کێشەیەک ڕوویدا بووە هۆی داخستنی سنتەری ڕۆژنبیری کە ئێمە ڕۆژێکمانما بۆ فستیڤالەکە بەڕێوەبەرین بە هامان شێوەیەمەوە فەرز کرا بەسەرمان کە فستیڤالەکە جارێکی تر دوا بخەین. وتمان بۆ کاتیشی نادیار خۆشبەختانە بە هەوڵ و ماندووبوونی برادەران ئەوانی کە هاوکاریان کردوین کۆلێجی کتاب و مۆڵ تایم سنتەر لە کەرکووک هەندێک لایانی تر توانیمان فستیڤالەکە کە دژیامان کردبوو ئیمڕۆ بەڕێوەبەرین ئیمڕۆ بەراشە ساعات 4 ئەو فستیڤالە بەڕێوە بچێت. بەڵێ کاک سەردار سەرەڕای هەموو ئەو ئەستەنگانەی کە هاتە سەر ڕێگەتان بۆ ئەوەی کە فستیڤالەکە ئەنجام بدەن بەڵام بە خوشحاڵیەوە کە ئەمڕۆ ئەنجامە درێ پێمان بڵێت چۆن بەڕێوەچێت و کاتژمێر چەند چۆنیش دەست پێکات. بەڵێ دیارە فستیڤالەکە ئەمڕۆ ئێوارەی ئەمڕۆ ساعات 4 لە مۆڵ تایم سنتەر بەڕێوە دەچێت. پێشتر کە برار بوو لە سنتەری ڕۆژنبیری کەرکووک بکرایە. دیارە بەرنامەی ئەمڕۆمان 8 فیلم نمایش دەکرێت لە ڕێژەی ئەو 13 فیلمەی کە لەلایەن لیژنەی داوەریەوە دەستنیشان کران بۆ فیناڵ. ئیمڕۆ 5 فیلمی بەڵگە فیلم و 3 فیلم ئەنیمێشن نمایش دەکرێت و بڕیارە سبەی سەعات دێ بەیانی کە دەست پێ دەکاتەوە دووەم ڕۆژ 5 فیلمەکە تر کە ڕۆمانە فیلمن دەست پێ بکات. باشە کاک سەردار مەرجی بەشداریکردن چی بوو بۆ ئەو کورتە فیلمانە کە بەشداری بکەن لە فستیڤالەکەی کورتە فیلمی کەرکووک؟ بەڵێ دیار هەر مەهرەجانێک پێوەری خۆی هەیە، هەر مەهرەجانێک ڕەنگە مەرجی تایبەتی خۆی هەیە. یەکێک لە مەرجەکانمان کە ڕاماگەیان دەستمان بە ڕاگەاندنی مەهرەجانەکە کرد ئەوەی فیلمەکان لە نیو سەعات زیاتر نەبن، فیلمەکان بەرهەمی ساڵی 2019-2020 بن، توندیتیژی پێوە دیار نەبێت، هەڵی تەکنیکی تیا نەبێت، هەڵی فیلمی ساڵی پار نەبێت دووبارە بۆمان هاتبێتەوە. ئەمە مەرجەکان بوون. بەڵێ بەرهەمهێنەری فیلمەکە یاخود و کەسە تا چەند ئازاد بوو لەوەی کە سەبارەت بە چ بابەتێک بێت کورتە فیلمەکەی؟ ئێمە تەوەری فیلمەکانمان دەستیشان نەکرد بوو کە لەسەر تەوەرێ بگە لەسەر چ بابێت فیلمی فیلمەکە چی بێت. گرنگ بوو فیلمێکی کورتە فیلمێک بە پێ ڕێنمایان بۆیە لا ئێمە وەردەگیرە. کاک سەردار ئەو 13 فیلمەی کە بۆ ئێوە هات ئێوە وتان 8 فیلمتان لێڵ بژاردووە، سەرجەمیان لە ناوخۆ بوون یاخود لە دەرەوەش بەرهەم هێنرابوون کورتە فیلمی بیانی تایە؟ نەخێر 8 فیلم نەبوو، لە سەرەتای ئێمە 96 فیلممان پێگەیشت. بەڵام تو ئاماژەت بەوە کرد کە لەو 13 فیلمە 8 فیلممان دەستنیشان کردووە. ئەمڕۆ نەخێر ئەمڕۆ 8 فیلم نمایش دەکرێت، بەس ئەمڕۆ 8 فیلم نمایش دەکرێت، سبەی 5 فیلمی تر نمایش دەکرێت. بەڵێ لە سەرەتای ئێمە 96 فیلممان پێگەیشت، لەو 96 فیلمە ئێمە کە سێرمان کە لیژنەی بەرایی کە سێری کرد توانی سود لە 82 فیلم ببینێت. لە ڕژەی ئەو 82 فیلمە تەنها کە ڕەوانەی پاش 2 هەفتە بینینی فیلمەکان و هەڵسەنگاندن 13 فیلم ڕەوانەی لژێی داوەری کرا کە لژێی داوەری کە سەرۆکی مەهرەجانەکە سەرۆکی مەهرەجانی قودسی سینەماییە لە فەڵەستین، ئەندامەکانی سەرۆکی مەهرەجانی بەترەیە، ڕەخنەیەکی سعودی بوو، دەرهێنەرێکی بەحرینی بوو، هونەرمەندێکی مصری بوو، لەگەڵ جەلال کامل دەرهێنەر و ئەکتەری عێراقی و حامد مالکی سیانەریستی عێراقی. ئەم حوتە ئەمانە لە لیژنەی داوەری بوون. لەم 13 فیلم ئەوان 9 فیلمیان دەستنیشان کرد، 3 بۆ بەڵگە فیلم وەکو براوە، 3 بۆ بەڵگە فیلم، 3 بۆ ڕۆمانە فیلم، 3 بۆ ئەنیمیشن. یعنی تەنها لەم مەهرەجانە لەم فستیڤاڵە 9 فیلم خەڵات دەباتەوە، بەدەر لەوەی خەڵاتێکی تایبەتمان هەیە بۆ دەرهێنەر سەلمان فایق بەناوی فستیڤاڵەوە. باشە کاک سەردار زۆرترین کورتە فیلم کە بۆ فستیڤاڵەکە پێشکەش کرا لە کام شار بوو زیاتر؟ لە مەغربی عەربی، لە وڵاتانی عەربی زیاتر،
زیاتر فیلمانە بۆکو و باسی فیلمی کوردیش کرد بەڵێ ئێمە تقریبا ڕێژەی 6 فیلم کوردیمان بۆ هاتن لە قامیشلو لە کوبانی لە 3 فیلمان لێەوە بۆ هات دوای ئەم 3 فیلمی ترمان لە باشووری کوردستان لە هەولێر و سلێمانیش پێگەیشتووە لە ڕێژەی ئەو 6 فیلمە کوردی تەنها 3 فیلمی سەرکەوت بۆ فیناڵ یعنی ئەو 3 فیلمان لە ناو 13 فیلمەکەیەکە نمایش دەکرد لەمەوەی ئەم دوو ڕۆژە زۆرتری ئەو فیلمان یاخود بڵێن بابەتەکانیان لەسەر چ بوارێکە لەسەر چ لایەنێکە وڵا هەمە چەش نەبوو یعنی کۆمەڵایەتیە بابەتی تریتیایە بابەتەکان تایبەت نەبوون بۆنە هەر فیلمێک سەرەکەی لەسەر تەوەرێکی تایبەت بوو یعنی ئێمە تهدیدمان نەکرد ئیلا مەتەن لەسەر مافی مرۆڤ بێت یا لەسەر ژێگە بێت یا لەسەر شتێکی تایبەت بێت کراوە بوو بابەتەکان ناوڕۆکی بابەتەکان کراوە بوو بەڵێ بەو پێی کە تا چەند ئاگاداری لەوەی کە ئەو کورتە فیلمانەی کە هەڵبژێردران یاخود بربژێر کران مەرجەکانیان چی بووتایە یاخود ئەوانەش کە ڕەت کرانەوە چ مەرجێکیان تیانە بوو هەڵبەت پێشتر ئاماژەم بەوەدا هەندێک بە پێ ڕێنمانەی ئێمە نەبوو کە ئێمە ڕامانگەیاندە بوو ناڵێ ئەمە هەندێک فیلمە بوو مەتەن لە نیو سەعات زیاتر بوو ئەمە ناکرا هەندێک فیلمە بوو هەر ناکرایەوە هەڵی تەکنیکی تیا بوو لینکەکەی بە هەڵە نێردرا بوو یا کە خەزم کرابوو ناکرایەوە لە لای ئێمە و هەڵی تیا بوو ڕەنگە هەندێک توندتیژی پێوە دیار بوو بێت هەندێک شتی تر هەبوو کە ناگونجا لەگەڵ ڕێنمایی لەگەڵ مەرجەکانی فستیڤالەکە ئەوانە هەر لە سەرەتا دەوانە دوورخرانەوە باشە لیژنەی داوەری لە کێو پێک هاتوون و چۆن هەڵسەنگاندنەکەن بۆ فیلمەکان و براوەکان دەستنیشانەکەن دیارە لیزنەی داوەری وەکو پێشتر ئاماژەم پێدا سەرۆکی لیزنەکە دکتۆر عەزەدین شەلحە سەرۆکی مارەزانی قودسی سینەمایی لە فەڵەستین یەکێک لە ئەندامەکانی دکتۆر بورهان سەعادە سەرۆکی مەهرەجانی بەترەی ئوردنیە ڕەخنەگرێکی سعودی خالد ڕەبیع دەرهێنەرێکی بەحرینیە بەسامت ذەوادی هونەربەندێکی ئەو باڵێن ئەکتەرێکی مصریە ناسر عوثمان لەگەڵ جەلال کامل کە ئەکتەر و دەرهێنەرێکی ناوداری عێراقە لەگەڵ سینارێستی عێراقی حامد مالکی ئەم حەوتە بوون کاک سەردار با پرسیارێکەوە لێ بکەم خەڵاتەکە چییە بێت بۆ براوەی فستیڤالەکە خەڵاتەکە خۆشبەختانە وەکو خولی پێشوش بە هەمان شێوە خەڵاتی ئێمە خەڵاتی فلیمە براوەکان تایبەتە یعنی قەڵغانێکمان دروست کردووە پەیکەری پێشمەرگەیە ڕەمز و هیمای پێشمەرگەمان ئێمە لەم فستیڤاڵەدا بەکارهێناوە ئەوەش کە زیاتر ئێمە نیگەران کرد کە ئەو سنتەرە داخرا ئێمە وامان پێمان وا بوو و مەرزانەکەشمان فستیڤاڵەکەمان کرد بۆ ئەوەی شکۆی پێشمەرگە نەکەوێتە بۆی هەوڵی جدیماندا توانیمان لە هەموو لایەکەوە سوپاسی فستیڤاڵی نێودەوڵەتی سلێمانی دەکەین کە بە جدی هاوکارمان بوون سوپاسی مۆڵ تایم سنتەر دەکەین سوپاسی کۆلیجی کتاب دەکەین کە نیانهێشت ئەم ئومێدەی ئێمە لەبار بچێت وایە کرد کە هیمای پێشمەرگە نەکەوێت قەڵغانی پێشمەرگەمان کردووەتە قەڵغان بۆ ئەو فلیمە براوانە کە هەندێکی بۆ وڵاتی مەغربی عەربی دەڕات بۆ بەسڕە دەڕات بۆ شارەکانی عێراق دەڕوە بەدەرەوەی لیژنەکانی تر لیژنەی بەرایە لیژنەی داوەریە هەندێک لە لایەنەکانی تر ئەو قەڵغانی ترمان بۆ کاران قەڵغانی شوشەیی بەڵێ کاک سەردار پلانتان نییە لە ساڵی داهاتوودا کارەکانی فستیڤاڵ فراوانتر بکەن بەڵێ ئەوە لە بەرنامەدایە و خۆشبەختانە هەوڵی ئەوە دراوە و لەگەڵ لایەنێکش لەگەڵ چەند کەسێکش باس ئەوە کراوە لە بەرنامەماندایە ئینشاڵڵا دەچێتە بواری جێبەکردنەوە کە ئەم فستیڤاڵە بێتە نەدێتێکی ساڵان و هەموو ساڵێک لە مانجی کانونی دووەمی بەڕێوە بچێت بەڵێ کاک سەردار فستیڤاڵەکە وەکوتان کە ئەمڕۆ بەڕێوە چێوە سبەی پێتان وایە کە کێن بەشدارە بن یاخود ئایا میوانەکانتان کراوە بێت یان چۆن باسێکی هۆش بکەین هۆڵەکان ئەپارێزن بە تایبەت لەم کاتەیە کە هێشتا کۆرۆنا مەترسی هەیە دیارە خۆپارێزن ئێمە سەرجەم ڕێکارە تەندروستیەکان دەگرینە بەر بەنسبەت میوانەکانش بەڵێ میوانێکی زۆرمان هەیە 30 میوانمان تایبەتن داوت کراون لە دەرەوەی کەرکووک لە هەرێمی کوردستان و لە تەنانەت لە بەسڕاش هونەرمەندان و ئەکتەران و هونەرمەندی ناوداری عێراقی ئەوانە داوت کراون لە کوردستان لە هەرێم بە هەمان شێوە لە هەولێر و لە سلێمانیش لە شار و شارۆچکەکانی تریش عینەن بە هەمان شێوە کۆمەڵی هونەرمەندی چاک و هونەرمەندی ناودار ئامادەی ئەم فستیڤاڵ دەبن بۆ ماوەی 2 ڕۆژ
میوانی ئێمن. بەڵێ کاک سەردار وەکو خۆشت ئاماژە پێکرد کە بە ئەستەمێکی زۆرە تێپەڕێنتاوی کە فستیڤالەکەتان جێبەجێ بکەن و ئەنجام بن. پێتان وایە ئەمە چ کاریگەریەکێ بێت لەسەر بەرەو پێشبردننی ڕەوتی سینەما یاخود فیلم و پیشەسازی فیلم؟ دیارە هەر لە سەرەتای هەر پێشتر خۆمان باسمان کرد ڕۆژماگەیان ئەوەی ئێمە کردبان مجازەوێکی زۆر گەورە بوو. یعنی ئێمە لە کاتێکدا فستیڤالمان کردووە لەگەڵ ڕێزم بۆ فستیڤالەکانی تر زۆربەی مەهرەجانەکان تر هەمووی دواخران بڕۆ گەورەترین مەهرەجان لە عێراق فستیڤال لە عێراق بەهۆی ئەم دۆخە و بەهۆی نەبوونی دەعم هاوکاری مادی زۆربەی مەهرەجانەکان دواخران. ئێمە خۆشبەختانە توانیمان ئەم مەهرەجانە لەسەر ئەرزی واقع بکەین پاش ئەوەی کە لەسەرتا بەهۆی ئەم دۆخەوە کە بڕیار بوو ئەم خولەش بە هەمان شێوە بە ئۆنلاین بکەین چونکە خولی یەکەم لە ڕێگەی ئۆنلاینە کرا. خۆشبەختانە توانیمان فستیڤالەکە لەسەر ئەرزی واقع بکەین تەحەدای هەموو ئەو ئاستەنگانە بکەین کە هاتە پێشمان و مجازەوێکی زۆر گەورەش بووە پشت بخوا سەرکەوتوش دەبین ئەوەش بینەر دیارە بێ بڕیاردا ئەو بەڕێزانی ئەو هونەرمەندانی کە لەوێن دەبێ ئەوان قسەی خۆیان بکەن و ئەوان بڵێن مەهرەجانەکە سەرکەوتوو بووە نەک ئێمە. کەواتە ئامانجتان چی بوو لەوەی کە هەر ئەبێ فستیڤالەکە ئەنجام بدرێت و چەندین کورتە فیلمیش لە دەرەوە و لە ناو خۆش بەشداری پێ بکات؟ ئامانجەکە من لەسەرتا ئاماژەم پێدا ئێمە کە ئەو سنتەرەکە داخرا قەڵغانی پێشەمەرگەمان کردو بووە هیما و دروشمی فستیڤالەکە کە دواخرا کە نەمانزایمەکەی دوات ڕێکوتمان بۆ کاتێکی نادیار زۆر نیگەرانی کردین. سوور بوون لەسەر ئەوەی هەر دەبێ ئەم فستیڤالە بکەین بە هەر شێوەیەک بێت بە هەر شێوەیەک بێت. سوپاس بەخوا توانیمان بگەینە ئامانجی خۆمان و فستیڤالەکە جێبەجێ بکەین. یعنی فستیڤاڵ ئیمڕۆ بەڕێوە بچێت. بەڵێ کاک سەردار لەگەڵەوەی کە ئێوە هەر سوور بوون لەسەر فستیڤالەکە بکەن و بتانوێ ئەنجامی بدەن، ئەمە تا چەند ئێوە ڕازین لەوەی کە بە شێوەیەکی چڕوپەر وەتێر فستیڤالەکە ئەنجام بدرێت؟ وڵی هیچ شتێک بێکەم و کوڕی نابێت، هیچ شتێک بێکەم و کوڕی نابێت. ئەو مەرجانی کانە ماوەیەک لەو پێش مەهرەجان کە گەوتین مەهرەجانی سینەمایی جیهانیە دواخرا بەهۆی ئەم دۆخەوە. ئێمە ئەوەی لە سەرمانە کردومانە ئێمە هەموو هەدەفەکەمان خزمەتکردنی بواری سینەمای لە کەرکووک و لە کوردستان درێغیشمان نەکردووە، ماندووش بووینە، هەوڵێکی زۆرشمان داوە، هیوادارین مایەی قبول بێت لای بینەران، مای قبول بێت لای هونەرمەندان ئەو ئازیزانی کە حاضر دەبن کە ئێمە فستیڤالەکان بەدەر لەوانەیە کراوەیە هاتن بۆ هەمووانە هەموو بێ بەرامبەرە دەتوانن بێت دانشن بەدەر لەو سی کەسەی کە لە دەرەوەی هەرێم هاتوون لە دەرەوەی کەرکووک هاتوون ئەوانش میوانی تایبەتی فستیڤاڵنەوەن. بەڵێ جیالەوەی کە ئێوە ئەمە بڵین ئەستەنگێک هاتە بەردەمتان چەند جارێک ئێوە ئەم ڕێچکەیەتان شکان، ئەبێتە دەواازەیەک بۆەوەی کە فستیڤالەکە بکەنە فستیڤالێکی گەورەتر نەک بۆ فیلم بۆ فستیڤالی فیلمی درێژ و چەندین بەرهەمی دیکەی سینەمایی و لە شارەکانی دیکەش ئێوە بەشداری بکەن و ببێتە نەریتێکی ساڵانەتان؟ بەرز بێت فیلمی درێژ بڕوا ناکەم. تۆ چەند فیلم دەتوانانی فیلم درێژ ساعتنی و تۆ چەند فیلمت دەیە چەند ڕۆژت دەوێت کە بتوانانی ئەوە فیلم نمایشکە. بۆ ئێمە زۆربەی فستیڤالەکان ئێمە دەکەین کورتە فیلمن، یعنی ئەمە نەریتێک لە زۆربەی مارەزانەکان وایە دەکرێت مەسەلەن بۆ عەرز بۆ شێوەی شتت چەند فیلمێک دیدارێک بێت یا شتێکی لەو جۆرە فیلمی درێژ نمایش بکرێت. بەس وەکو فستیڤال نەخێر هەمووی فستیڤالەکە ئێمە تایبەتە بە کورتە فیلم و لە بەرنامەشماندایە لە بەرنامەماندایە دوای فستیڤالەکە هەر لە پەراوێزی ئەم فستیڤالەدا دەرهێنەر حامد مالکی بێتە کەرکووک خولێکی تایبەت بۆ چەند گەنجێکی کەرکووک لە سەرزەمینەتەوەکان کەرکووک شاری برایەتیە کەرکووک شاری پێکەوەژیانە بتوانین خولێکی سیناریۆ نووسینەوەی سیناریۆ بۆ کۆمەڵی گەنج بۆ کۆمەڵی لاو بۆ کۆمەڵی بەهرەمەند ئەوانی لە بواری سینەما خولیای سینەمان بۆیان بکەینەوە پاش ئەوە هەرێک دەیەوێت دەتوانێت سینارێک خۆی تەقدیم بکات لەو سیناریۆ ڕەنگە لەو ڕۆژەی سینار ڕەنگە سێ سیناریۆ هەڵبژێرین لەسەر ئەرچی خۆمان بکەینە فیلم بۆیان. بەڵێ کاک سەردار ئاوکاری دەرهێنەرەکان بین. بەڵێ کاک سەردار هیچ خەڵاتێکی تایبەتان هەیە بۆ ئەکتەرەکان یا تەنها بۆ دەرهێنەرەکانن؟
نانە تەنها بۆ دەرهێنەکان بۆ خاوەن فلیمەکانە بۆ دەرهێنەکانە نۆ خەڵاتە بۆ ئەوانێ هەندێکی لە ناو هەرێم و عێراقن هەندێکیان لە دەرەوەی وڵاتن زۆربەی بە تایبەتی لە مەغرب عەرەبی لە تروس و لە جەزائیر و لە مەغرب ئەو سیانە فلیمان زۆر لێ بوو هاتووە خۆشبەختانە هەم ساڵ پارەکەش بە هەمان شێوە زۆربەی فلیمەکانمان لە مەغریبی عەرەبی بوو بەدەر لەو خەڵاتوتم خەڵاتێکی تایبەتیمان هەیە خەڵاتێکی بۆ ڕێزدار خەڵاتی تایبەت بۆ هونەرمەندی گەورەی کەرکووک مامۆستا سەلمان فایق لە پای ئەو قزمەتی کە بە هونەری سینەما و شانۆی کردووە لە کەرکووک ئێمە خەڵاتێکی تایبەتی دەکەین هیوادارم هەر لێرەوە گوێ لە دەنگمان بێت بە سوپاس ئەو خەڵاتە پێشکەشی دەکەن ئەگەرچی خۆی لە ئەوروپای لێرەش نییە دەترێت کەسێک کە خۆی بینێرێت یا کەسێک لە شوێنی ئەو خەڵاتە وەربگرێت. بەڵێ کاک سەردار ئەگەر دوا پرسیارت لێ بکەمیژەوەیە بە گشتی ڕەوتی هونەر چۆنە لە کەرکووک و بە تایبەتیش سینەما؟ ڕەوتی هونەر بەگشتی لە کاتی ئەو کاتی کە سەنتەری ڕۆژی بیر هەبوو ڕەوتی هونەری زۆر باش بوو ناڵم زۆر بە تقریبەن هەنگاوی باشی نابوو لە ڕێگەی ئەو سەنتەرەوە توانیمان چەندین مەهرجانی سینەمایی بکەین فستیڤاڵی سینەمایی بکرێت پارەکە عینە ئێمە بە هەمان شێوە دیدارێکی سینەمایمان ئەنجامدا و پێش ئێمەش لە بواری شانۆش بە هەمان شێوە دوسێ فستیڤاڵی شانۆی کرا چالێکی تر کرا چالێکی بەردەوام دەکرێت لە ڕێگەی ئەو سنتەرەوە چکە ئەو سنتەرە تاکە شوێنێک بوو ئێمە هەوایکی پاکمان تێبژی بەداخۆ سەتەرایان کە داخست یعنی ئەوەشیان پێمان ڕاوان نەبینی ئەو ئومێدەمان نەما هونەر ئێستاکە ڕەوتی هونەری جگە لە شانۆ دەکرێت تۆ دەکرێت شانۆ لە هەر وڵەکە بکرێت لاکن سینەما تۆ ناتوانین لە هەموو وڵەک بکەیت لە هەموو شوێنەکە بکەیت هەندێک چارەکیە شوێنی تایبەتە سینەما شوێنی تایبەتی ئەوێ هۆڵی تایبەتی ئەوێ سکرینی تایبەتی ئەوێ شوێنی تایبەتە شانۆ بێت شانۆی سەرشەقامە لە سەرشەقام تۆ توانی شانۆ بکەی فستیڤاڵە بکەی زۆر ئاساییە بەس ینی ئەو هێزوهینەی وەکو پێشتر نییە کە ئیساکە لە سنتەرەکە کراوەتەوە کە سنتەرەکە داخرا ئیساکە تقریبەن جم زۆر کەمی کردووە. بەڵێ بۆ هیواین کە فستیڤاڵی کورتە فیلم لە کەرکووک ببێتەوە دەواازەیەکی کرانەوە بۆ بەگشتی ڕەوتی هونەر و هەموو هونەردۆستانیش زۆر سوپاس بۆ میوانداریت قبول کرد کاک سەردار زەنگەنە وەکو سەرۆکی فستیڤاڵی کورتە فیلم لە کەرکووک. بابەیەکەوە گۆڕانکاریەکانی ڕەوشی کەشوهۆی شارەکانی کوردستان ببینین بزانین بارانبارین لەکوێ زیادی کردو و لەکوێ بەردەوامە بێ چونکە هێشتا بارانبارین لە هەولێری پایتەخت بەردەوامە بزانین لە شارەکانی دیکە چۆنە.
ئێستا بینیمان بە زانیاری بینیمان کە ژمارەی یاخود بڵین دەرەجەی حرارە یا بڵین ئەو گەرما و سەرمایی کە لە شارەکان هەبوو بەڵام ئێستا ئامانوێ بە وێنەیە خودت بە ڤیدۆ ببینین بزانین چۆنە کە بەهۆی بەفربارینەوە زۆرینەی ڕێگەکانی پارێزگای موش بە تایبەت ڕێگەکانی دەرەوەی شارەکە داخراون و دیمەنی فڕێدانی بەفر لەو ڕێگەیانەی ئەو شارە کە چەندێک جوانەوە سەرنجڕاکێشە هاوشەوەی تونێلێکی لێ هاتووە. لە لایەکی دیکەشەوە ئاوێتەبوونی دیمەنی تەمومژ و سروشتی پارێزگای ئاگری لە باکووری کوردستان بووەتە جێگەی سەرنجی فۆتۆگرافەران و هاوڵاتیانیش تیمەکانی سەر بە فەرمانگەی خزمەتگوزاریەکان بەردەوام کار بۆ کردنەوەی ڕێگەکانیش دەکەن و لە هەوڵێوەدان کە ڕێگری و ئاستان بۆ هاوڵاتیان دروست نەبێت. بەهۆی بەفربارین زۆرینەی ڕێگاکانی پارێزگای موش بە تایبەت ڕێگاکانی دەرەوەی شارەکە داخراون بە شێوەیەک لەسەر ناوچەیەک ئاستی بەفربارین گەیشتۆتە 6 مەتر و هاتوچۆ لە ڕێگاکان پەکی کەوتووە ئەوەش هەرچەندە ژیانی هاوڵاتیانی سەخت کردووە و لێ دیمەنەکی جوان و سەرنجڕاکێشی هەیە وەک دەبینین لە کاتی کردنەوەی ڕێگاکانی یەکێک لە گوندەکانی موش بەهۆی کەڵەکەبوونی بەفر و کۆبوونەوەی لەسەریەک ڕێگاکە وەک تونێلی دەردەکەوێت. تیمەکانی سەر بە فەرمانگەی خزمەتگوزاری پارێزگای موش هەموو هەوڵێکیان بۆ ڕامەڵینی بەفر لە ناو ڕێگا سەرچیەکان و شەقامەکان خستۆتە گەڕ و ژمارەی تیمەکانیشیان زیاد کردووە. ئێستا ناچارن بە شێوەی 24 کاتژمێری کار بکەن و ڕێگاکان پاک بکەنەوە. زۆر جاریش بەهۆی زۆری بەفر و بەسەڵک ڕووداوی نەخوازراوی هاتوچۆ ڕوودەدەن و قوربانی لێ دەکەوێتەوە. لەلایەکی دیکە و لە پارێزگای ئاگری لە باکووری کوردستان ئاوێتەبوونی دیمەنی بەفربارین و تەمومش لەگەڵ سروشت و درەختەکان سەرنجی میدیاکان و خەڵکی ڕاکێشا و مرۆڤ بابینینیان ئارام دەبێتەوە لە کاتێکدا ئەو شەپۆلی سەرما و بەسەڵەکە تەواوی ژیانی هاوڵاتیانی سەخت و دژوار کردووە. ئەمساڵ جیاواز لە ساڵانی ڕابردوو چەندی شەپۆلی بەفربارین بە ڕێژەیەکی زۆر شارەکانی باکووری کوردستانی گرتوتەوە بە جۆرێک ژیانی ڕۆژانەی هاوڵاتنی تەواو ئەستەم کردووە و ڕێگاکانی داخستووە. جگە لەوەی بەردەوام تیمەکانی بەفر ڕامەڵین سەرخەڵی پاکردنەوەی ڕێگاکانن هاوکات هاوڵاتیانیش بە ئامێری دەستی شەقام و بەردەم دوکان و ماڵەکانیان پاک دەکەنەوە. جیاواز لە هەموو ئەوانەش دیمەنی سەحراوی و سەرنجڕاکێشی بەستنی ئاوی بەندە و ڕووبارەکان و تەمومژی شارەکان جوانێکی دەگمەنی بەو ناوچانە بەخشیوە. هەندێک کەس هەیە کە هەر سروشتی خۆیان وە هەر کات سەرخەنە سەرینەکان یاخود جێگەی خەوەکانێک سەرخەویان لێەکەوێ و تێرخەویشە بەناگەر بۆ چەند دەقیقەیەکیش بێ هەندێکیش زۆر بە زەحمەتە. ئێستا باسی واکەین کە ئەو سەرخەوشکانە کە پێڵەن سەرخەوشکانێکی کەم چەندێک گرنگە و بە پێی توێژینەوەی کە لە سەر زیاتر لە 2000 کەس لە چین ئەنجام درراوە ئەم یاخود بڵێن تاقیکردنەوەی کراوە کە دەرکەوتووە خەوی نیوەڕۆیان مێشک و دڵ چالاکەکاتەوە بەڵام نابێت شوێنی خەوی شەویش بگرێتەوە ینی هەر سەرخەوشکانێک بێ و بەس لە بەشێکی توێژینەوەکەدا هاتووە ئەوانەی نیوەڕۆیان سەرخەوەشکێنن توانایی دەربڕینی هێز و یادەوەریان بەراورد بەو کەسانەی ئەو خۆیان نییە زیاترە و پسپۆران ئامۆژگاری هاوڵاتیانەکەن لە کاتی ماندوێتی و هەستکردن بە هیلاکی و ڕۆژانە سەرخەوێک بکەن بۆ ئەوەی مێشکیان چالاکتر بێت و تووشی نەخۆشیەکانی دڵ نەبن. هەروەها خەوی نیوەڕۆیان دڵ و دەرونی مرۆڤ ئارامەکاتەوە و هەڵسوکەوتی باشتر دەکات. هەرچەندە لە جیهانە جوانکاری زۆر بڵاوە بۆتە باو بەڵام لە هەندێک شار بە تایبەتە و شارانەی کە هێشتا پێشکەوتنێکی وایان تیا ڕوونەداوە تازەیە. بۆیە دەرگای نورنگە و ناوەندەکانی جوانکاری لە زۆرینەی شارەکانی لیبیا بەڕووی خانماندا کراوەتەوە و
خانمانیش ئارەزویان بۆ ئەنجامدانی نەشتەرگەری زیادی کردو و حەزەکەن نەشتەرگەری جوانکاری بکەن یانەوێت لەو ڕێگەیەوە کاریگەریەکانی تەمەەن لەسەر ڕوخساریان لا بدەن و مافی خۆشیانە. بەڵام زۆرێک لەو ناوەندانەش مۆڵەتیان نییە ئەمە بۆتە کێشە و پسپۆڕانی هۆشداریەیان لە نەشارەزایی لە ئەنجامی ئەو جۆرە نەشتەرگەریانەی کە دەرەنجامی خراپی هەیە و لەو نۆرەنگانە ئەنجامەدرێت کە مۆڵەتیان نییە. ئەنجامدانی نەشتەرگەری لە لیبیا بەراورد بە ڕابردوو بە شێوەیەکی زۆر زیادی کردووە. بەڵام بەشێکی زۆر لەو سنتەرانەی نەشتەرگەری ئەنجام دەدەن پزیشکی تایبەت نین و تەنیا خولی ڕاهێنانیان لەو بوارەدا بینیوە. ڕاندا حەمدان ڕاهێنەرێکی وەرزشیە و یەکێکە لەو کەسانەی نەشتەرگەری پلاستیکی بۆ جوانکاری چاوەکانی ئەنجام داوە. ئەو دەڵێت لە ئەنجامدانی نەشتەرگەریەکەی پەشیمان بووەتەوە چونکە نەشتەرگەریەکەی سەرکەوتوو نەبوو و چەند هەفتەیەکیش بەدەست ئێش و ئازاریەوە ناڵاندوێتی. من ڕاهێنەری وەرزشیم کێشە لە چاوەکانمدا هەبوو بە جۆرێک لە جۆرەکان چاوێکم جیاوازی هەبوو لەگەڵ چاوەکەی دیکەم بۆیە بڕیارمدا نەشتەرگەری بۆ بکەم تا چەند هەفتەیەک ئازارێکی زۆرم هەبوو. ئێستا ئەم نەشتەرگەریانە زۆر دەکرێت بەڵام کێشەکە لەوەدایە زۆرێک لە سەنتەرەکان بڕوانامەیان نییە و دواتر تووشی کێشەت دەکەنەوە. لە زۆربەی شارەکانی لیبیادا بە تایبەت بەنغازی نۆرینگە و ناوەندەکانی جوانکاری دەرگایان بەڕووی ژناندا کردوێتەوە و بە خۆڕایی نەشتەرگەری پلاستیکی ئەنجام دەدەن کە ئامانجلەی لابردنی کاریگەریەکانی تەمەنە لەسەر ڕوخسار. بەڵام زۆرێک لەو شوێنانە مۆڵەتیان نییە. پسپۆڕانی ئەو بوارەش دەڵێن پێویستە ناوەندە پزیشکیەکانی پێست و جوانکاری پلاستیکی مۆڵەتیان هەبێت و پسپۆڕیان لەو بوارەدا هەبێت. في ليبيا كم هائل من مراكز لە لیبیا چەندین ناوەندی جوانکاری هەن کە تەنیا خولی ڕاهێنانیان بینیوە. پێست و چاو و جەستەی مرۆڤ بەگشتی زۆر ناسکە. دەبێت پزیشکی پسپۆر کاری لەسەر بکەن چونکە کاتێک لە شوێنێکی بێمۆڵەت نەشتەرگەری ئەنجام دەدەن ئەوە کاریگەری زۆر خراپی دەبێت. لە پاش ئەو نەشتەرگەریەی کە سەرکەوتنی نەهێنا ڕاندا لە سنتەرێکی باوەڕپێکراودا چارەسەری بۆ کرا. ڕەندا لە قسەکانیدا دەیەوێت بە هەموو خانمان بڵێت پێویستە جوانکاری لە هێزر و هێزماندا بکەین. پێویست ناکات هیچ شتێک بگۆڕین لە دەرکەوتنماندا. بێگومان پەیامێکی گرنگە بۆ خانمان کە وەک ئەوەی هەی خۆتت لە قوبوڵ بێ نەک پەنا بۆ چەندی نەشتەرگەری و گۆڕانکاری بدەیت و هەمومان هاوشێوەی یەکتر بین. گرنگترین و بەهێزترین خاڵی سروشت ئەوەیە کە هەموو بوونەوەرەکان تیایدا پارێزراو بن و بە ئارامی تێدا بژین. هەرچەندە بەشێک لە مرۆڤەکان ڕاوی ئاژەڵ و باڵندای و گیاندارەکانەکەن و زیانیان پێگەێنن بەڵام بەشێکی کەش هەیە کە هەموو کارێکەکەن بۆی کە بیان پارێزن و ڕێگری لە ناوچوونی ئەو گیاندارانە بکەن. وەک نمونەی ئەو هاوڵاتی و ئاژەڵ دۆستانەی لە دوورگەیەکی کیمیا هەموو کارێکەکەن بۆی زەرافەیەک لە مەترسی لە ناوچوون بپارێزن. با ببینین. ئەمە سێمی زەرافەی ڕۆتشێڵتە کە لەلایەن تیمێکی پارێزەرانی ئاژەڵ لە کیمیا ڕزگار دەکرێت. ئەم جۆرە دەگمەنە لە زەرافە بەهۆی هەڵکشانی ئاوی دەریاچەی بارینگۆ کە کاریگەری دەکاتە سەر بچووک بوونەوەی دوورگەی لۆنگی جارۆ ژیانیان کەوتۆتە مەترسیەوە. گواستنەوەیان کەمێک ئەستەمە بەهۆی جوڵەی زۆری زەرافەکان کاتێک بە دەریاچەکەدا تێدەپەڕن ترسیان لێدەنیشێت. ئێمە دەبێت زەرافەکان ڕزگار بکەین ئەو دوورگەیە لە نوقمبووندایە بەڵام گواستنەوەیان کارێکی ئاسان نییە. دەبێت کارێکی وا بکەین کەمتر بجوڵێن خواردنێکی زۆریان بۆ دابین بکەین بۆ ئەوەی سەرقاڵی خواردن بن لەناو ئاوەکە هەراسان نەبن و نەترسن. زەرافەکان نۆ جۆریان هەیە سەرجەمیان لە کیشوەری ئەفریقیان. زەرافەی ڕۆتشێڵد یەکێکە لەو کۆمەڵە زەرافەیە بەڵام بەو جیاوازیەی کە ڕۆتشفێڵد جۆرێکی دەگمەنە تەنیا 700 زەرافە لە جۆری ڕۆتشێڵد بوونیان هەیە. دەبێت بە زووترین کات دەست بەکار بکەین ڕاهێنان بکەین بۆ ئەوەی لەناو ئاو نەجوڵێنەوە ئەمەش کاتی پێویستە. دەبێت تا کۆتایی مانجی نیسان زەرافەکانی دیکەمان گواز بێتەوە لەم دوورگەیە ڕزگاریان بکەین. زەرافەی ڕۆتشێڵد بە ناوی زانای ئاژەڵناسی بەریتانی ڕۆتشفێڵد ناسراوە بەهۆی پەیداکردنی ئەو جۆرە زەرافەیە لەلایەن ئەو زانایە بەریتانیا.
ئێستاش با بەهای دراوەبیانەکان و نرخی زەر لە بازاڕەکانی هەرێمی کوردستان ببینین. کە 100 دلاری ئەمریکی بەرامبەر بە 145,500 دیناری عێراقیە و 100 یۆرۆ بەرامبەر بە 174,500 دیناری عێراقیە، 100 پاوەندی بەریتانی بەرامبەر بە 197,750 دیناری عێراقیە، 100 لیرەی تورکی بەرامبەر بە 20,000 دیناری عێراقیە و 100,000 تومەنی ئێرانی 6,000 دیناری عێراقیە. جیا لەمانەش مسقالێک زێڕی ئایار 24 430,000 دیناری عێراقیە و مسقالێک زێڕی ئایار 22 378,000 دیناری عێراقیە و مسقالێک زێڕی ئایار 18 322,000 دیناری عێراقیە. ئەستا دەچینە سەر بابەتێکی هوەری کە تیمی پاڵپشتی دەستەی هەسارەی مەریخ هونەرمەندێکی بەناوبانگی ئۆپێرایان ڕاستپاردووە ئاواز و سرودێکی نیشتیمانی بۆ هەسارەی سوور کە دراوسەی هەسارەکەی ئێمەیە لە کۆمەڵی خۆر ئامادە بکات. بڕیاریشە ناسا ساڵی 2024 واتە 3 ساڵی دیکە تیمێک ڕەوانەی سەرمان بکات و ساڵی 2030 تیمێکی دیکە ڕەوانەی سەرمەریخ بکات. ئەم هونەرمەندە کە ناوی ئۆسکار کالیستۆیە کە هونەرمەندی ئۆپێراییە دەڵێت ئامادەکردنی ئاواز و سرودێکی نیشتیمانی تایبەت بە هەسارەی سوور بەراورد بە هەموو کارەکانی دیکەی جیاوازتر بووە. با بزانین جیاوازیەکەی چییە و چۆنە. ئۆسکار کالیستۆی گۆرانیبێژی ئۆپرای بەناوبانگی هندی سرودێکی نیشتیمانی بۆ هەساری مەریخ پێشتر ئامادە کردبوو. جارێکی دیکە بۆ هاندانی ئەو سێ وڵاتە ڕاستپێردراوە بە دانانی سرودێکی دیکە بۆ هەسارەی سوور. بەو مەبەستەی پاڵنەرێک بێت لە دۆزینەوە گەیشتن بە هەسارەی سوور لە داهاتوودا. من سەرەتا ئاوازێکم ئامادە کرد و بەڕێکەوتەوە ئاوازە لە هزرم جێگەی خۆی کردەوە. بە هەمان شێوە هۆنراوەکەم بۆ هات. کەواتە ئەوانەی لەو ئاواز و هۆنراوانە نەدەچوون کە پێشتر تۆمارم کردوون، چونکە بۆ شتێکی نادیار بوو. زۆر بە شێوێکی تایبەت هەستم بۆی هەبوو. لە پێناو ڕاهێنانی خەڵک بەوەی کە دەکرێت جگە لەم هەسارەیەش لە شوێنێکی دیکە ژیان بکەین یان بە جۆرێکی دیکە وەک دەوترێت باروکۆچمان لە سەرم هەسارە خاکیە بپێچینەوە و ڕوو لە هەسارێکی دیکە بکەین. مرۆڤەکان پەلی ئارەزوو بیرکردنەوەیان تەنیا لە هەسارەی زەوی قەتیس نەکردوتەوە. ئۆسکار ئەزمموی دیکەی لە کاری هاوشێوەی ئەم جۆرە ئاواز و هۆنراوە دانانە هەیە. ئەویش دانانی ئاواز و هۆنراوە بۆ سرودێکی نیشتیمانی تایبەت بە هەسارەی مەریخ لە ساڵی 2017. ئەم سرودە بۆ سەر چەند زمانێک وەرجێڕانی بۆ کراوە. ئەم سرودە نیشتیمانیە تەنیا سرودێکی ئاسایی نین، بەڵکو خەونی منن کە ڕۆژێر لەسەر ئەو هەسارانە بوترێنەوە. ئەو کات من لە دنیادا نەماوە، بەڵام کارەکەم دەنگم لەناو خەڵک ماوە و باز دەکرێت. گەیشتن بە هەردوو هەسارەی مەریخ و مانگ ئەو بوێریەی لە لای دانیشتوانی گۆی زەوی دروست کرد. لە ئێستاوە بیر لە ئامادەکاری بکەن بۆ بناخەدانانی ژیان لەسەر خاک و هەسارێکی دیکە، ئەگەرچی لە ئایندەیەکی تا ڕادەیەک دوور بێتە دی. ناسا پلانی هەیە جارێکی دیکە بۆ شایگەرەکان بنێرێتە سەر هەساری مانگ لە ساڵی 2024 و هەروەها ناردنی تیمێکی دیکە بۆ سەر هەساری مەریخ لە ساڵی 2030. ئەمەش لە پێناو لێکۆڵینەوەی زیاتر سەبارەت بە گونجاوی ژیانکردن لەسەر ئەو دوو هەسارەیە. بینەوە سەر بابەتێکی دیکەی تایبەت بە جوانکاری و خانمان کە ئەویش گرنگیدانە بە ڕوخسار و پێست بە شێوەیەکی گشتی و بە تایبەت لەلایەن خانمانەوە زیادی کردووە. ئێستا چەنە لای پیاوانیش زۆر گرنگی پێدرێ، بەڵام وەکو زانین لای خانمان زۆر زیاترە. مندانە گەوهەری یەکێکە لەو خانمانەی کە ساڵانێکی زۆرە لەو بوارە کارەکات و چەندین بڕوانامەی بەدەست هێناوە. لە پرۆگرامی ئەمڕۆی ڕۆژباش باز لە چۆنێتی پاکردنەوەی پێست و ڕوخسار بەبێ بەکارهێنانی مادەی کیمیایی دەکات. با بەیەکەوە بینەری بین و بزانین چۆن نەتوانین ڕوخسارمان پاک بکەینەوە بەبێەوەی هیچ موادێکی کیمیایی بەکاربێنین.
ڕۆژ باش پرۆگرامی ئەوڕۆ لەسەر خاوێنکردنەوەی پێستە. ئەویش نەخاوێنکردنەوەیەکی سادە زۆرتر بە شێوەیەکی علمی و پرۆفشنال دەمانەوێت ئەوڕۆ لەسەر پێست کار بکەین. لە پێش هەموو شتێکدا ئەمە پێستەکە خاوێن دەکەینەوە، ژن و پیا و هەردووکیان دەتوانن ئیسفادەی تەواوی لێ برن. دوای خاوێنکردنەوەی پێست کاگە مەیکاپێکی هەبێ لایبەی ئەو کەڕەت دەکەوینە هەنگاوی یەکەم. ئەویش ئەوەیە کە بە ئەسیدێکی پرۆفشنال دووموچاو خاوێن بکەیەوە. ئەسیدمان هەیە سێ جوورە، یەکیان بۆ ئانتی ئیج ینی بۆ زیدی پیریە، یەکیان بۆ ئەگە کەسێک جوش و زیبکە و شتیوای هەبێ و پێستی چەور بێ بۆی بەکاردێ، یەکیشیان بۆیە ئەگەر پەڵەت هەبێ، ئەگەر پەڵەکان لە تاوەوە هاتون بە تایبەت لای خۆمان زۆرە بۆوی بەکاردێ. بە حاڵەتێکی با بڵێن فشارێکی زۆر زۆر کەم ماساژی دەدەین کە ئەو مەوادە هەمووی بڕاتە ژوورێ. چونەوە بڕێ قەوەیە پێست دەکزێتەوە و کەمێک حاڵەتی ئەوەی دەبێت کە سوور دەبێتەوە. کە وەختێک تۆ کارێکی وارەکەی لەسەر پێست زۆر حساسە و دوایش ئەگەر پاک و خاوێنی تەواوت نەبێت دەتوانی پێست زەرەری پێ بگا و هەمووی ببێتە بەبرین. بۆیە شتی ستەریل دەبێت بەکاربێنی. ئێستا ڤیتامین کۆکتەیلێک یا بڵێن سێڕۆمێکی زۆر زۆر باشمان بەکارهێناوە و وردە ئاوا ئەگە ببینن لێرە 6 دەرزیل تێدایە. ئەو دەرزیانە و ئەو شێوەی کە ئەوە دەجوڵێتەوە و دەرزیانە ڤیبرەیشن دەکا 150 جار لە سانیەدا دەجوڵێتەوە و 53 نوع ڤیتامین و مینەراڵی تێدایە کە بۆ پێست باشن. شتێکی کە زۆر زۆر مهمیشی تێدایە هیالورۆن ئەسیدە. هیالورۆن ئەسید ئەوەیە کە پێست ئەگەر هیالورۆن ئەسید یا کۆلاژێنی نەبێ چرچی زۆر بۆ دیێ شل دەبێتەوە و حاڵەتی پیری لە دووموچاودا زۆر زۆر بە دیار دەکەوێت. قازانجی ئەو کارە چی ئێستا ئێمە دەیکەین؟ ئەوانەی کە پێستیان پەڵەی هەیە، پەڵەکان دەوەرن، ئەوانەی کە زیبکە و جووشیان هەیە، فکر بکە لێرەوە جووشێکی هەبووە هەم بە ئەسیدەکە و هەم بۆ کارەی کردومانە ئەوە سەری سپی هەڵگەڕاوە. ئەوە تاسیری باشتر لەسەر ئەو شۆنەدا دەنێ. زۆر جار دەپرسن ئەو کارە چەند جار بێکی باشە. پرۆفشنال لەگە بتەوێت لەگەڵ ئەو جوورە خاوێنکردنەوە کار بکەی معمولاً 3 جار مانگێ جارێک دێ ئەو کارە دەکەی و دوایوی دەکێتە یان 4 مانگ جارێک یا 6 مانگ جارێک. نابێ لە وەختێکدا بێ کە هاوین بێ، یعنی ئێستا کە فەسلی زستانە و بڕێک ساردە و تاوشت زۆر نییە خۆر نییە باشترە ئەو کارەی بکەی. یەک دانە هیالورۆن ماسک، هیالورۆن ئەسیدی پێ دەڵێن، ئەوە زۆر زۆر باشە. تقریباً 10 دقە چارەگێک لەسەر دووموچاویدا دەنەی کە زۆر جوان ئەو کارەی لەسەرمان کردووە قازانجەکانی بە پێست بگەێنێ و ئارامی بکاتەوە. دوای کە کارەکەمان تەواو بوو ماسکەکەمان لابرد، زۆر مهمە کە لە ماڵێکی لەگەڵ پێست و چۆن پێڕادەگەن. کرێمی شێدار زۆر باشە بەکاری بێنن، کرێمی شێدار مەخصووسان ئەگەر ئیشەو بێ. دوایەوەی ئێستا پێست کراوەتەوە هەر ڤیتامینێکی بەکاری بێنن، هەرچی هەتان بێ، هەر ڤیتامینێکی کە بتوانن بیکڕن یا هەتان بێ لە ماڵێ بەکاری بێنن قازانجێکی زۆر بە پێست دەگەیەنێ. پرۆگرامی ئەوڕۆ لەسەر خاوێنکردنەوەی پێست بوو بە شێوەیەکی پرۆفشنال. وامان پێست خاوێن کردوتەوە کە قازانجی زۆر هەبێ و زەرەری ئەسڵان نەبێت. هیوادارم سوود و لێوەرگرت بێ. کاتێکی خۆش. ئەمڕۆ زۆربەی بابەتەکانمان چڕ کردوتەوە لەسەر ئەو باوتانی کە تایبەتە بە خانمان، بەڵام بۆ هیوێن کە پیاوانیش گلەی نەکەن چونکە هەر سوودی هەیە بۆ ئەوانیش، چونکە خوشکەکانیان دایکیان یاخود خێزان و هاوسەرەکانیان بێگومان گرنگی پێدەن و ئەزان کە ئەم شتانە چەندێک باشە و چەندێکیشی خراپە. باسی واکەین کە مەترسی پێڵاوی پاژنە بەرز چییە بۆ خانمان و پزیشکان و پسپۆڕان هۆشداری لەبارەی لە پێکردنی پێڵاوی پاژنە بەرز بە خانمان دەدەن و دەڵێن ئەبێتە هۆی ئازار و ئاریشە لە بڕبڕەکانی پشت و هەوکردنی جونگەکان و مێشکیش پەستانیەچێتە لەسەر کاتێک لەسەر پەنجەی پێیەکانە وەستی. ئاماژە بەوەش دەکەن پێڵاوی پاژنە بەرز ناڕێکی و ناهاوسەنگی لە ڕۆشتن دروست دەکات
بۆیە پێویستە خانمان ڕەچاوی کات و ماوەی لە پێکردنی ئەو جۆرە پێڵاوە بکەن هەرچەندە جوانە و خانمان لە پێڵاوی پاژنە بەرز لە پێکەن بەڵامە بێ ئاگداریەوە بن بۆ ماوەی چەندێک لە پێەکەن بۆ نمونە ئەگەر پێڵاوەکەی پاژنەکەی 4 سانتیمەتر بەرز بوو ئەوە ڕۆژانە لە 4 کاتژمێر زیاتر لە پێی نەکەن و هەروەها ئەو پێڵاوانەی لە پاژنەکەیان نزیکەی 7 سانتیمەترێک ئەبێت لە 3 کاتژمێر زیاتر نابێت لە پێیاندا بمێنێتەوە و ئەوانەی پاژنەکەیان 9 سانتیمەترە کەەوە زۆر بەرزە لە کاتژمێرێک زیاتر نابێت لە پێیاندا بمێنێتەوە. بەم بابەتە دێمە کۆتایی پرۆگرامی ئەمڕۆی ڕۆژ باش بۆ هیوایم کە هەموو بڕگە و بابەتەکانی جی ڕەزامەندی ئەو بێت و سوودێکی بە ئێوە گەیان بێت تا سبێنێ دێمەوەلاتان ماڵتانەوە و هەر شاد بن.